دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵما دەمەوێت لە زاری خۆیەوە بزانین هاوکاریە تەندروستیەکان چییە بۆ نەخۆشخانەکانی چەمچەماڵ کە دابینیان کردو. دکتۆرم کاتت باش، سوپاس کە ئامادەن لەگەڵمان بۆمان باس بکەی بزانین ئەو هاوکاریانە چییە کە وەزارەتی تەندروستی پێشکەشی نەخۆشخانەکانی چەمچەماڵی کردووە. زۆرتان باش ژینۆخان، دیارە لە هەر ڕوودا و قەیرانێک یان کارەساتێک دەست بەجێ لێکەوتەی تەندروستی لەسەر هاوڵاتی دەبێت. ئێمە دوو بەش بوو هاوکاریەکان، بەشی یەکەمیان لە ڕۆژی یەکەم بوو کە دەست بەجێ دەبووە ئەو هاوڵاتیانەی کە بەداخەوە بریندار بوونە یانیش لێکەوتەی تەندروستیان تێدا بۆ زۆربیان بەربوونەوە و دەستبڕین و یعنی تووشی نەهامەتێک ببوون. ژمارەیەکی زۆر لەو هاوڵاتیانە سەردانی نەخۆشخانەیان کرد. ئێمە دەست بەجێ لە ساتەکانی یەکەمی ڕووداوەکە بەڕێزدەناوی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر هێڵ بۆ پەیوەندی کردووە و ڕای سپاردوین کە هەموو دام دەستگاکانی حکوومەت و وەزارەتەکان بە تایبەتی لە کەرتی تەندروستیدا چی پێویست بێت بۆ هاوڵاتیانە بکەین. کاری باش کراوە، استقبالی ئەو حالەتانەکرا. بەداخەوە تەنها دوو گیان لە دەستدان کە نەگەیشت بۆ نەخۆشخانە، گیانیان لە دەستدا بوو، بەڵام ئەوانەی دیکە هەمووی حالەتی نەشتەرگەریشی هەبووە و تا ئێستاش نەخۆش و فشارەکە لەسەر دام دەستگای تەندروستی هەیە کە پێشبینی دەکرێت لە ڕۆژانی داهات و زیاترش بێ بەهۆی وەرزی سەرما. بەشی دووەمیان ئەوە بوو کە تەندروستی چەمچەماڵ لەژێر ئەو فشارە بوو، هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی ژمارەی زۆری نەخۆش و سەردان و ئەو هاوڵاتیانی کە ژمارەیەکی زۆر لەو پێداویستیانەی ناوماڵیان لە دەست داوە، بە تایبەتیش کە ئەوانەی نەخۆشی درێژخایانیانێ و دەرمان و عیلاجەکانیان لە ناو سەلاجەیە لە ناوماڵە لەگەڵ کەلوپەلەکانیان فەوتاوە. ئەمانە پێویستیان بەوەیە جارێشتر چارەسەر وەربگرن، پێویستیان بە هەندێکیان لە نۆرەی نەشتەرگەری دابوونە. تەندروستی چەمچەماڵ پێویستی بۆ کە ئێمە هەر لە ڕۆژێکەمەوە لەگەڵ بەڕێزان بەڕێبەری گشتی تەندروستی سلێمانی بەڕێبەری تەندروستی چەمچەماڵ لەسەر هێڵ بووینە، پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی و پەرۆشی بەڕێزدەناوی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان بگەینین. پێمان باش بووم بە مەیدانی ئەمڕۆ بڕێکی زۆر لەو دەرمان و پێداویستیانە کە هەمووی دەرمانی پێداویستی زۆر سەرەکی و هەستیار بوون بۆ ژوورەکانی فریاکەوتن، بۆ ژوورەکانی نەشتەرگەری، بۆ پێداویستەکانی پشکنین، پێداویستی تاقیگە مەبەستم، پێداویستەکانی نەخۆشیە درێژخایەنەکان و ئەو پێداویستیانەی کە لە نەخۆشخانە بەکاردێت. ئێمە بڕێکی باش لەو دەرمان و پێداویستیانە بەڕێستان بە سەردانێکی مەیدانی چوونەتە چەمچەماڵ و تەکیە و دەوروبەری لە نزیکەوە بینیوتانە ئایا باڵەخانەکان نەخۆشخانەکان باشن بە کەڵکی ئەوەیەن کە نەخۆش بچێتە ئەوێ و چارەسەر وەربگرێ؟ بەڵێ خۆشبەختانە ئەلحەمدولیلا خوا ڕەحمی کردیە نەخۆشخانەکان زەرەری پێ نەکەوتووە. دیارە ئاو کۆبنەوە و لافاو هاتۆتە ناو حەوشەکانیان، بەڵام نەگەیشتۆتە ڕادەی ئەو ئاستە بەرزبوونەوەی کە بێتە ژوورەوە ئامێر و پێداویستی پزیشکی لەدەست بدەین. ئەلحەمدولیلا ئەوەیان زۆر باش بووە، هەم نەخۆشخانەیە گشتی شەید پێشڕەوە، هەم مەڵبەندی تەندروستی و بنکە تەندروستیەکان و ئەو نەخۆشخانە و بنکە تەندروستیانەی لە ناحیەی شۆڕش. خۆشبەختانە هیچ زەرەرێکی وەکو ژێرخان و ئامێر و پێداویستیمان نەبووە. ئێمە ئەو زەرەرەی هاوڵاتی کە پێی کەوتووە بە زەرەری خۆمان دەزانین، لەبەرەوەی لە ڕووی کەرتی تەندروستیشەوە ئەمان تووشی داڕوخانێکی دەرونی بوونە و بەشێکیان نەخۆشن، پیر و پەکەوتە برینداریان تێدا هەیە. ئێمە لە میانی سەردانەکەمان زنجیرەیە کۆبنەوەمان ئەنجامدا لەگەڵ بەڕێز قایمقامی قەزای چەمچەماڵ، لەگەڵ بەڕێبەرایەتی تەندروستی چەمچەماڵ و دواتر سەردانی مەیدانی چەند ماڵێک و چەند نەخۆشێکمان کرد، بریندارانمان بەسەر کردەوە. دواتریش تەسلیمکردنی ئەو پێداویستی و دەرمانە سەرچیانە بوو و کۆمەڵێک پرۆژە و کاری پێویستی دیکەی داهاتوو هەیە کە بۆ داهاتوو بۆ درێژخایان بۆ چەمچەماڵ ڕۆژی کەرتی تەندروستی لە چەمچەماڵ زیاتر ئاستی بەرز بگرێت. لێرەوە چ بەڵێنێکیان پێی جەنابی وەزیر بۆی کاری داهاتویان بۆ بکەن لە ڕووی تەندروستیەوە، چونکە خۆشیان داواکاریان هەبوو لە کاتی ڕوودانی لافاوەکە، لێرەوە چ بەڵێنێکیان پێی؟ بەڵێ ڕاستە، خۆی تەندروستی چەمچەماڵ لە پرۆسە و ڕێکارێکی چەند پێداویستێکی گرنگ و استراتیژیدا بوو هەر خۆمان پێشەو لافاوەش، بەڵام ڕەنگە بارودۆخی لافاوەکە و زەرەر و زیانی ماڵی و گیانی لە تەندروستی ناو چەمچەماڵ وای کرد بێت ئێمە هەندێک خێراتر ئەم پرۆژان لەدەست بەکار بێت. یەکێک لەوانە پرۆژەیەکی زۆر استراتیژی گەورەی نەخۆشخانەکەی جەمالی کاک حاجی عەلیە کە ئەم نەخۆشخانەیە وەکو ژێرخان تەواو بە، بەڵام پێویستی بەدابینکردنی ئامێری پزیشکی و پێداویستیەکان هەیە و ئێمە هەموو دەرخستەکان ئامادە کراوە و پێویستی بە دامەزرانی کارمەندایانی تەندروستی هەیە. بەڕاستی چکە ئەو نەخۆشخانەیە زۆر استراتیژیە. ئەمە یەکێک لە نەخۆشخانەکان. دووەمیان نەخۆشخانەیەکی دیکەیە کە بڕیار بۆ فریاکەوتنێ، بەڵام لە پلانی خۆمان کردوانە نەخۆشخانەی منداڵان لە ناحیەی شۆڕشە.
ئەویش پێویستی بە تەجیزکردنەیە بەڵێنێکمان لە وەزارەتی تەندروستی عێراق فیدراڵ وەرگرتووە بەڵام ئەگەرەوە ژنێکن ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیان دەکەین و دامەزرانی کارمەندانی تەندروستی ئەمە دوو پێویستی بە سیتسکان و قەستەڕەی دڵە بۆ یەکەمین جار سنتەرێکی دڵ و قەستەرە لە ناو چەمچەماڵ بکەینەوە لە داهاتوودا نەخۆش پێویستی بەوە نەبێ ڕەوانەی دەرەوە بکرێ و هەروەها پێویستی بە هەندێک خێراکردن هەیە لە شایستە داراییەکانی تەرخانکردنی بودجەی دەرمان کە خۆیان بەشە بودجەیان هەیە لە تەندروستی سلێمانی ئێمە لەگەڵ وەزارەتی دارایی لەسەر هێڵ دەبین بۆی بانکەکانی سلێمانی ئاسانکاری بکەن شایستەی دەرمان زیاتر خرج بکەن بە تایبەتی لە ئێستادا لە کۆتایی ساڵی دارایی داین کام ئەزمەیە هەندێک خێراتر ڕەوشی تەندروستی لە چەمچەماڵ بەرەو باشتر بچێت بۆیە بەڵێنمان پێدان کام پێداویستیانە لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەوڵ دەدەین کە لە ساڵی ئایندەدا تەندروستی چەمچەماڵ ئەو پرۆژانەی کە تەواو بە زوو دەست بەکار بێت و لە ئێستاشدا هەرچی پێویست بێ لە ڕووی نەشتەرگەری دەرمان پێداویستی دیکە بۆ ئەو نەخۆشانە بۆ ئەو هاوڵاتیە بەڕێزانە ئێمە تەنانەت بۆ ئەوانەی کە پێداویستێکی تایبەتشی بێ بەڵێنمان پێدان کە ئێمە لەسەر هێڵین و بە ئەرکیشی دەزانین و ئەرک و واجبێکی سامان هیچ ئامارێکی سەرەتایی لەبەردەستدایە لە ڕۆژانی لافاو تا ئێستا چەند هاوڵاتی بەهۆی لافاوکەوە زیانی گیانی بەرکەوتووە بریندار بووە یاخود نەشتەرگەرێکی قورسی بۆ کرابێ بڵێ طبعا لایەنە خزمەت گوزاریەکانی وەکو ماڵیان لە دەستداوە کەلپەلەکان ئەمە لە ئیدارەی خۆجێتی ناو قەزای چەمچەماڵ سەرقاڵی کۆکردنەوەی داتا و زانیارەکان و تۆمارکردنیان بەڵام لە ڕووی تەندروستیەوە من دەتوانم پێ بڵێم ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی سەردانی کردو و دەم و دەست یعنی عیلاج کراوە و ڕوانێ ماڵۆکرا بەڵام وەکو برینداربوون و ئەو ڕووداوە 17 هاوڵاتی ڕووی لە نەخۆشخانە کردووە و بەشێکیان چارەسەری پێویست بووە و ماوەتەوە و هەندێکیان نەشتەرگەری بۆ ئەنجامدراوە چەند حالەتێک ئێمە سەردانمان کردن نەشتەرگەری زۆر گەورەی سەرکەوتووە لە ناو قەزای چەمچەماڵ ئەوانەی کە دەستیان ئەو دەرگە و پەنجەرانەیان شکاندووە تووشی تەقینی ئەو دەمار و خوێنبەر و خوێنهێنەرەکان بوو کامە نەشتەرگەریەکی وردە لە ژیانی ڕزگار کرابوو لەوەی کە نەزیف بۆ خوێنێکی زۆری لێڕۆیە ئەم حالەتانە هەبووە ئەمانە بە شێوەیەک وەکو لێککەوتە ڕاستەوخۆیەکانی دەمودەست لە ڕۆژی یەکەمی لافاوەکە بەڵام حالەتی دیکە هەیە بە خۆتان دەزانن ئێستا لە وەرزی سەرما و بڵاو بنەوەی پەتایی ئەنفلۆنزاین و نەخۆشێکی زۆر هەیە نەخۆشی درێژخایەن هەیە ئەمانەش لەگەڵ ئەو بارودۆخە لە ڕووی فشاری دەرونیەوە خۆتان دەزانن ئێستا من لە ڕێپۆرتاژەکەی بەڕێزت بینیم ئەم هاوڵاتی و ئەو گەنجانە هەمووی لەسەر جادەنە ئاگریان کردبەوە بۆ سەرمایە بە دڵنیاییەوە ڕۆژاین داهات و نەخۆشیەکان زیاتر ڕوو لە نەخۆشخانە دەکەن پێویستیان بە عیلاجە جەنابی وەزیر دووەپرسیار زۆر بە کورتی کە بەڕاست بڵێ بورە زۆر بە کورتی خۆشت باست کرد بەر لە تۆش کە هاوکارمان چوە لای ئەو هاوڵاتیانە باز لە لایانی دەرونی خراپی لایانی دەرونی هاوڵاتیانەکرێت لە چەمچەماڵ بەهۆی لافاوەکەەوە خۆشە باست کرد کە خراپە لە ڕووی دەرونیەوە چیان بۆکەن بۆ داهاتوو ئێمە ئەمڕۆ ڕێکخراوێک پەیوەندی کردووە ڕێکخراوێکی NGO نێو دەوڵەتیە لەگەڵ بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانی گفتوگۆمان کرد کە ڕەنگە بۆ ئەو ڕۆبەیانی نەکرێت چونکە لە ئێستادا هاوڵاتیەکان هەمویان سەرقاڵی ڕێخستنەوەی ناوماڵەکان و خاوێنکردنەوە و دانانی کەلوپەلەکانن بە تایبەتی لە ڕێگەی دام دەستگاکانی حکوومەت هێرێم و خێرخوازان بەڵام بۆ شێوازێکی یعنی بەعیدە المەدا وەکو دەڵێ دوورمەدا پێویستیان بۆیە کە لە ڕووی دەرونیەوە ڕیهەبلیتیشنیان بڵێن شیاننەوەیەکیان بۆ بکرێ بۆیە لەگەڵ ئەم ڕێکخراوە لەسەر هێڵین بە دڵنیاییەوە چی پێویست بێ بە تایبەتی هەندێک ماڵ هەیە بە تایبەتی لە تەمەنی منداڵەکان و مەکتەبەکان ئەوانە تووشی ئەو ڕووداوە بنە ڕەنگە لە ژیانیان ئەم ڕووداویان نەدید بێت کە لە ماوەی چەند دەقیقەیەک لێشاوێکی تەوژمێکی گەورەی لافاو بێت و خۆیان ڕزگار بکەن و کەسێک هەڵی بگرێ و یعنی ڕاستیەکەی بەڕاستی ئەو ئێمە بینیمان تراژدیایەک بوو بەڕاستی پێویستی بەوەیە کە ئێمە هەم لە ڕووی تەندروستی هەم لە ڕووی خێرخوازی و کۆمەڵایەتی و خێزانەکان زیاتر سەپۆرت زیاتر پاڵپشتیان بکەین بەڵێ ئێمە لەسەر هێڵ دەبین هەرچیان پێویست بێت ئامادەین. سپاس دەکەم دکتۆر سامان بەرزنجی کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵم بووی. سپاس.